بەپێی بڕیارێکی دەستی فڕۆکەوانی عێراق گەشتە ئاسمانیەکان لە فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی ڕاگیران. هۆکاری ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانیش دەگەڕێتەوە بۆ ئۆگەری ئاراستەکردنی موشکی کرۆس لەلایەن رووسیا و بۆ سەربونکەکانی داعش لە سووریا. بەڵام بەپێی بە دۆداچوونێکی تایبەت یەنارتی سەرەڕای ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان، بەڵام هێشتا بە شێوەیەکی یاسایی فڕۆکەکانی هێڵی ئاسمانی تورکیا، تورکش ئێرلاین و پێکاسۆس و فڕۆکەکانی ڕۆیال فالکۆن سەر بە هێڵی ئاسمانی ئوردون بە ئاسمانی هەرێمی کوردستاندا گەشت دەکەن. وەکو لەم وێنانەدا دەیبینن لە ماوەی کاژمێر 10 خولەکی سەر لە بەیانی تاوەکو کاژمێر 1 خولەکی دوانی ڕۆی 24 تشرینی دووەم چەند فڕۆکەیەک بە شێوەیەکی یاسایی بەسەر ئاسمانی هەرێمی کوردستان و تەنانەت پارێزگای سەلاحەدین و مووسڵدا گەشتیان کردووە کە بەشێکی زۆری لەژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدایە و بەو شێوەی سنوورەکانیان بڕیوە تاوەکو گەیشتونەتە ناوخاکی تورکیا. ئەو ناوچانەی کە فڕۆکە تورکیەکان دەیبڕن هەرو ناوچانن کە مەترسیەوەی لێ دەکرێت موشەکەکانی رووسیا پێیدا تێپەڕ ببن. با پشبەستن بە ماڵپەڕی فلایت ڕادار بۆ چاودێریکردنی گەشتی فڕۆکەکانی جیان، بەشێک لەو فڕۆکانی کە هاوکات لەگەڵ هێرشە موشەکیەکانی رووسیادا بەسەر ئاسمانی هەرێمی کوردستان و مووسڵدا گەشتیان کردووە ئەمانن: فڕۆکەیەکی هێڵی ڕۆیال فالکۆن بە ژمارەی FBA 751 کە لە بەغداوە بە ئاسمانی هەرێمی کوردستاندا بۆ ئیستەنبوڵ گەشتی کردووە. لە دوایەوە فڕۆکەیەکی سەربەهێڵی پێکاسۆسی تورکی لە ئیستەنبوڵەوە بە ئاسمانی هەرێمی کوردستاندا بەرەو بەغدا گەشتی کرد بە ژمارەی PGT 870. فڕۆکەیەکی هێڵی ئاسمانی تورکی بە ژمارەی THY 8G لە بەغداوە بۆ ئیستەنبوڵ گەشتی کردووە. هەر لەو ماوەیەدا فڕۆکەیەکی هێڵی ئاسمانی تورکی بە ژمارەی TK 302 لە ئیستەنبوڵەوە بەرەو بەغدا گەشتی کردووە. پرسیارەکە وەیە لە کاتێکدا ئەم فڕۆکانە بە ئاسمانی هەرێمی کوردستان و ناوچەکانی ژێردەستی داعشدا تێپەڕبوون بۆچی گەشتی ئاسمانی و فڕۆکانە ڕانەگیراوە؟ بەشێک لە چاودێران لەو بڕوایەدان ڕاگررتنی گەشتەکانی فڕۆکەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا ئامانجێکی سیاسیان لە پشتەوەیە. بەتایبەت لە ئێستادا لە بەغدا گفتوگۆی بودجە دەکرێ و هێشتا شاندی حکومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای نەکردووە بۆ دانووسان لەگەڵ لایەنە عێراقیەکان. بەشێکی تر لە چاودێران لەو بڕوایەدان ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی هەرێمی کوردستان ئامانجی سیاسی لە پشتەوە نییە، بەڵکو بۆ پاراستنی گیانی گەشتیارانە. ئەو فڕۆکانی بە ئاسمانی هەرێمی کوردستاندا گەشتیان کردووە لە بەرزی نزیکی 35,000 پێ ئاسمانی هەرێمی کوردستان و عێراقیان بڕیوە و بەرەو تورکیا گەشتیان کردووە و بە پێچەوانەشەوە. با پشبەستن بە هێرشەکانی سەرەتای تشرینی یەکەمی ڕابردوو موشەکەکانی رووسیا لە بەرزی نزیکەی 150 پێ ئاسمانی هەرێمی کوردستانیان بڕیوە و بنکەکانی داعشیان لە سووریا بامانج کردووە. لەبەرەوە لە کاتی نیشتنەوەی فڕۆکە گەشتیارەکان لە ئاسمانی هەرێمی کوردستاندا ئەگەریەوە هەیە ژیانی گەشتیاران بەهۆی ئەو موشەکانەوە بکەوێتە مەترسیان.